کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە سەر شەقام و شۆستەکانی شاری کەرکووک دیمەنێکی ناشرینی لە شەردا بڵاو کردوتەوە و هاوڵاتیانی نیگەران کردووە. سەرۆکی شارەوانی کەرکووکیش دەڵێت لە ئەگەری چارەسەر نەکردنی و گرفتە لەلایەن ئیدارەی کەرکووکەوە هەڵوێستی دەبێت جگە لە وەرگرتنی سەدان ملیۆن دینار لە هاوڵاتیان بۆ پاکردنەوەی ناوشار کە لە ڕێگەی مۆلیدا ئەهلیەکانەوە لیان وەردەگیرێت، بەڵام تا ئێستا نەتوانرەوە کێشەی خۆڵ و خاشاک لەسەر شەقامەکانی ناوشار چارەسەر بکرێت. ئەگەر خەڵکەکە و هەم حکوومەت هەم خەڵکەکە ئەم زبڵە هە لە کۆنەوە لەوەتی ئەپەنجاعەلیە ئەتا ئیستاگا هەر ئەم زبڵ و خاکەیە کە کەناسەکان تێ هەمووی کۆ ناکەنەوە، هەر بانەکەی ئەبەن و ئەو ژێرەکەی ئەمێنێتەوە، هەر ئەمەکە تێ خەڵک کۆڵانەکان ئەیێنن ئەچێتە بایەک ئەچێتە بایەک کۆن ئەتر کۆ بێتە کۆش بۆ بە ئاسانی ئەمە تەواو نابێت. وڵا پێویستە حکوومەت ئەم ناخڕۆ بکات و ئەمی پیسە چۆن بڵێیت هەموو جارە دێن سێرەکەن و تەواوی ناکەن چۆن بڵێ ئەبێ حکوومەت هەوڵێ بدام ناخڕەوە بەخان زبڵم ناگەشت بڵێ پیسەم ناگەشتی بڵێ هەمووی توش نەخۆشیە بێت و ئەبێ نییە حکوومەت بێم ناگەشتی چارەسەرکە وا بڕات گشتی توش نەخۆشیە بێ ئەم ناوە پیسە بێ شارە پیسە بێ هەموو جارە دێن سێرەکەن و پارادەن و کەس نا چارەسەری کات و هەروە دێن سێرەکەن ئەوڕە پارەکە خوێ نازان کێ باد و کێ ئێنێتەوە. هەرچی خۆڵ و خاشاک پەنجاعەلی یەکیشی دێن ئەیکەنە ئێرە بەناو کۆڵانەکان ناڕۆن ئیستا کۆمپانیە پێیان بۆ کۆمپانیەکەش ئەلەساس مانگی 5,000 بسەنێ دێ بەزوان نییە ئەو هاتنە نییە کە دێ بەجددی نییە ئەمەی کەوا ئیشەکەن ئەمانێ ئاەتینە ئەم کۆمپانیەتەکە شارعکە خڕێکەنەوە ئەمانە جددینین هاسەی کە بەس بانەکانی خڕەکڕ بەس بانەکەی زبڵەوە خۆی ماوە گشتی ئیزامە پێویستە جەماعەتێ بێ یا کۆمپانیە بەجددی ئیش لەم ئینە بکە لەم زبڵ و خاشاکە بکە. ماوەی چەند هەفتەیەکە بەهۆی کەمبوونەوەی بودجەی شارەوانی کەرکووک بۆ 200 ملیۆن دینار ئەم گرفتە دروست بووە. سەرۆکی شارەوانی کەرکووکیش ئاماژە بە گرفتەکە دەکات و دەڵێت لە ئەگەری چارەسەر نەکردنی بودجەی تایبەت بە شارەوانی کەرکووک هەڵوێستی دەبێت. دیارە ئەم بابەتە بووە قسە و باسی شەقام خەڵکی زۆر معاناتەیە بەدەست کۆبوونەوەی خۆڵ و خاشاک لە کوچە و کۆڵان و ساحەکان و سەرجادەکان ئەمەش لەوە هاتووە کە وەکو چەند جار باسمان کردووە بڕە پارەی تەرخانکرا و بۆ پارەی تەنزیفاتی کەرکووک بۆ پاکردنەوە بە ئاستێک دابەزیوە کە یەک لەسەر 6 پارەی جاران دابەزیوە ئێستا 200 ملیۆن تەرخان کراوە بۆ مانگێک ئەوەش بەشی یەک قاتعێکمان ناکە کە ئێمە 6 قاتعمانەیە ئێمە کۆبوونەوەمان کردو و دوێنێ لە کۆبوونەوەی گشتی دایرەکانە من زۆر بەتوندی بە محافظ شمودمە بۆ ئێوە پێش ئەوەی من دەست بەکاریش بم لەم پۆستە ینی ساڵی ڕابردوو باڵی 19 شتێکتان بکردایە بۆەوەی ئەم ساڵوامان لێ ناتایە من ئێستا هەفتەیەکە پێش ئێستا چوومە بۆ بەغاو ئێستش ئەمڕۆ ڕۆمەوە بێ سبەی قەولە بۆ وەزارەتی مالیە و وەزارەتی شارەوانی بۆی ئەم شتە حەلکەین ئەگەر حەلیش نەبێمە و دوایە قسەی خۆمان نەبێ و لە هەموو کەناڵەکان ڕایەگەێنین کە خەتاکە لە حکوومەتی مەرکەزی و حکوومەتی مەحەلیە هیچ پەیوەندی بە بەلەدێوە نییە. ڕۆژانە زیاتر لە 1000 تەن خۆڵ و خاشاک لە شاری کەرکووک دەبرێتە شوێنی تایبەت بۆ جیاکردنەوە و لە ناوبردن. بۆیە شارەوانی کەرکووک لە ئێسادا ناتوانێت ئەو بڕە لە خۆڵ و خاشاک کە لە ناو شاردا کۆ دەبێتەوە کۆ بکاتەوە. بۆیە بڕیارە لە هەفتەی داهاتوو بە هاوکاری بەشێک لە دام و دەستگا حکوومیەکانی شارەکە هەڵمەتێکی پاکردنەوەی ناوشار لەلایەن شارەوانی کەرکووکەوە دەست پێ بکات. چیان نووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.